هەر ئەو کاتی کە دەرگاکەم کردە و یەکسەر لافاو ئەوەی کە لە پشتی قوتابخانەکەمان کە دیوارەکە ڕووخا لەبەروی دەرگاکەمان لێوەوە دەرەچیە هەموو ئاوەکە لێوەوە داخلی ناو قوتابخانەکە بوو داخلی ناو پۆلەکان بوو بەڕاستی دەنگێکی گەورە هادیەشە لە قوتابیەکان وتی مامۆستا بەرمیلی سەربان کەوتە خوارە منیش گوتم کوڕم بۆی کە نەترسێن وتم نانە کوڕەکەمەوە هەورە بروسکەکە بوو بەڵام من خۆم گومانم برد لەو کاتە گومانم کرد کە بوومە لەرزە بێ لە ناحیەی تەکێم لە ماڵی یەکێک لەو مامۆستایانم کە بووە سەرمەشقی ئەو مامۆستانی کە ژمارەیەکی زۆری قوتابی لە قوتابخانەی قەندیلی بنەڕەتی ڕزگار کرد من ئەمێ بچمە لای خۆی مامۆستا سڵاو لێبێت ئەگەر باسی سەرەتایی ڕووداوەکەم بۆ بکەی چۆن بوو ئەو ڕووداوە چۆن بوو ئاگادار نەبوون کە ئەو لافاوە زۆرە ڕووە کاتە قوتابخانەکە سپاس بۆ ئێوە بەخێر بێن سپاس بۆ کەناڵ 964 بەخێر بێن سەر و سەرچاومان مادوومان کردین دەستان خۆش بێ سواز بۆ هاتنەکەتان بێگومان دوێنێکە کە ئەو شێوازکە ئەو کارە ساتە ڕوویدا لە قوتابخانەکەمان طبعی دەوامی دووەم من یاری دەدەرم لە قوتابخانەی قەندیلی بنەڕەتی دەوامی دووەم بوو ساعت 12 کە جەرەسمان لێدا چوینە پۆلەوە جەوەکە تا ڕادەیەک جێویشی ئاسایی بوو جێویشی ئاسایی بۆ و کاتێک کە چوینە پۆلەوە من بۆ خۆم دەرسیەکەمم هەبوو لە پۆلی دووەکان بووم جەوەکە جێویشی ئاسایی بوو بەڵام چەند لەحزەیەکی پێچوو چەند لەحزەیەکی پێچوو کاتێک زای هەر لە مەسافەی دەقەیەکدا بەڕاستی دەنگێکی گەورە هادیەشە لە قوتابیەکان وتی مامۆستا بەرمیلی سەربان کەوتە خوارە منیش گوتم کوڕم بۆی کە نەترسێن وتم نانە کوڕەکەمەوە هەورە بروسکەکە بوو بەڵام من خۆم گومانم برد لەو کاتە گومانم کرد کە بوومە لەرزە بێ بەڵام دوایی کە دەرگای قوتابخانەکەم کردەوە و دوو پۆلەکەم کردەوە کەس ئاوڕمدا ولاتی دەستی چەفدا بەڕاستی کە دیتم هەر ئەو کاتی کە دەرگاکەم کردە و یەکسەر لافاو ئەوەی کە لە پشتی قوتابخانەکەمان کە دیوارەکە ڕووخا لەبەروی دەرگاکەمان لێوەوە دەرەچیە هەموو ئاوەکە لێوەوە داخلی ناو قوتابخانەکە بوو داخلی ناو پۆلەکان بوو ئیتر وردەوەدا ویستم پەلامای دەرگاکە بدەم ویستم دەرگاکەدا بخەم لەبەرەوەی لەوێ ئاوەکە زۆر نێت ناو قوتابخانەوە کارەسات دروست نیە بەڵام ڕاستێکی ئاوەکە ئەوەندە بەهێز بوو ئەوەندە زۆر بوو نەمتوانی دەرگاکە داخەم بۆیە گەڕامەوە کە گەڕامەوە ویستم هەنە مامۆستاکان بەرم مامۆستاکانمان زۆربیان لەو سەر بوو مامۆستا ڕێژین لەولاوە بوو هەندێک لە قوتابیەکانم لەگەڵ خۆم بردە ئەو لاوتم ئامانە نەجاتیان بێت کاتێک مامۆستا ڕێژین هادەویش بە هەمان شێوی ویسمان دەرگاکە دابخێ بە حەقەت هەر نەمانتوانی بۆیە ئەو کاتە گەڕاینەوە پۆلەکان ویسمان پۆلەکان تەلەبەکانی تیان نەجات بدەین ئەوە بوو بەو شێوازە چووکە ئەوەی کە کێشەکە دروست بوو لەو لایکە لای ئێمە کە ئاوەکە داخڵ بوو مناڵەکان زۆر بچووکن پۆلی 1 و 2 3 بوو لە هەمان کاتە کە ئاوەکە بە تەوژم هاتە ژوورەوە ئەو دەرگانێکەوە ئاوەکەی لێوە دەردەچوو دەرگاکان هەموو داخران ئەوە کارەساتەکەی دروستکە وای کرد ئاستی ئاوەکە لە ناو پۆلەکاندا زیاتر بەرز ببێتەوە ئیتر سوپاس بخوای گەورە بە هەڵی ئەو مامۆستا بە ڕێزانە سەر مامۆستایەکمان لەگەڵا و مامۆستا ڕێژین کە بەڕاستی دەستشی لە جێ چوو مامۆستا چیا فەتحوڵڵا مامۆستا نیهایەت شوشەکەمان شکان بەڵام ئیتر ئەوە بوو سوپاس بۆ ئەوخوای گەورەیە توانیمان تەلەبەکان وردەوە لە بیگوازنی و بیبەمە لای ئیدارە ویسمان لای ئیدارەوە ڕێڕەوێکمان هەیە لەوێ بەرەو دەرەوەیان بەرین بەڵام کە چوینە لای ئیدارە ئیتر تەماشامان کە بەشی پێشەوە ئیدارە بەڕاستی زۆر لە ناوپۆلەکان خراپتر بوو لەبەرەوەی ئاستی ئاوەکە لە لای ئیدارە زیاد لە مەترێک بەرز بوو بۆیەوە ئەمەش زیاتر کارەساتەکەی دروست کرد لە هەمان کاتە ئینجا ویسمان تەلەبەکان بگوازینەوە بۆ سەربانەکە لە قاڵدرمەکاندا دەرگای هۆڵەکەشمان لێ داخرا کە دەرگای هۆڵەکەمان لێ داخرا ئیتر ویسمان بیشکێنین نەشکاوە بوو بە دەست شوشەکانم شکان کە شوشەکانمان شکان ئیتر بە لەگەڵ مامۆستا بە ڕێزەکانە بە هەموو لایەکمان ڕامان کێشا دەرگاکەمان شکاند و ئیتر وردەوە لەوێ دەستی تەلەبەکانمان گرت و لەوێ داخلی سەربانمان کرد بە قاڵدرمەکاندا ڕوانیسە سەربانمان کردن لە کۆتاییدا چۆن ڕزگارکران ئەو منداڵانە چۆن ئەو منداڵانە تەمان کە برمانەسە سەربان ئیتر دایرەی هەریق لێرەوە سوپاسیان دەکەین بەڕاستی زۆرمان دووبوون دەورێکی کاریگەریان بینی هەروەها ئەو ماڵانەی دەوروبەری قوتابخانەکەمان کە بەڕاستی جێگای ڕێزن جێگای سوپاسن کۆمەڵێن کە ڕەنگە نەتوانین لێرە ناویان بێنن کۆمەڵە کەس کە هاوکارمان بوون بەڕاستی هەمویان هاتن بە دەنگمانەوە لەوانەوە پەیژان هێنا لە سەربانە بە پەیژە داماگرتن نەبوو لێش هۆزارێکتر بەسەر دیواری مەکتەبەکەدا ڕوانی ئەو دیمان کرد و سوپاس بەخوای گەورە هەموو لاشیان سەلامەت بوون توانیمان مناڵەکان ڕزگارکەین بەبێ ئەوەی هیچ مناڵێک پەنجەی خوێنی لێبێت کە بۆ ئێمە ئەمە سەروی هەموو شتێک بوو هەرچەندە ئاوا زۆرە بۆچی لەو قوتابخانەیە کۆ بوو هۆکارەکەی چی بوو
هۆکارەکەی ئەوەی ئێمە لە بەشی پشتەوەمان ساترێک هەیە ئەم ساترە دیوارێکی ڕاگر هەیە ئەوێ ئەو دیوار ڕاگرە بۆ ئەو دروستکراوە کە ئاوڕێ پیا بڕوە بەڵام لە بەشی ئەو سەری ئەوەی کە ئاوڕۆکەی پیا ئەڕوە بە حەقت من خۆم نەمبینیوە کۆمەڵێک ماڵ هەیە لە پشتمانەوە کە گوای ئەم ماڵانە ئیتر ئایا حکومت بۆی دروستکردنیان خۆیان بۆیان دروستکرد بە پردێکیان دروست کردووە ئەم پردە ڕێڕێوەکی کەم ئاوی پێدا دەڕوە کە ئەم ڕێڕەوە کەم ئایپیڕوە ئەم ئاولێ پەنگاوی خواردەوە هەمووی هاتوو لە پشتی دیواری مەکتەبەکەی ئەمە کەڵەکە ببوو کە کەڵەکە ببوو ئاوەکە وردەوە لە بەرز بۆ گەشت بۆ ئاستی دیوارەکەی دواوە لێوە زەختی لە دیوارەکە کردو دیوارەکە ڕما بوو بە بەشی لای قوتابخانەکەدا ڕووداوەکە کاژمێر چەند ڕوویدا ژمارە ئەو قوتابیانە چەند بوون کە لەو کاتە لە داوامدا بوون و کە ڕزگاریش کرا ڕووداوەکە دقیق لەبەرەوەی 12 و قوتابی دەچێتە ژوورەوە ئاتەن داوامی دوم 12 نیوە 1250 خولەک و 50 سانیە تقریبان دقیق چکار لە کامیرەکە کە لێماندایەوە 1250 دقیقە و 50 سانی ڕێک بوو حاڵەتەکە ڕوویدا کاردانەوە دۆخی قوتابیەکان چۆن بوو لەو کاتەیە کە ئەو دۆخەیان بینی بە حقت کاردانەوەکە تۆ بتوێنە توێ لە حاڵەتە چیش ئەوە چکام مناڵەکان بچوو بوون پۆلیەک و دووسێ بچوو بوون بەڕاستی حاڵەتێکی زۆر نەخوازرا و زۆر ناخۆش هاتو هاواری ئەم قوتابیانە هەمویان هاواریەکەن بە تایبەتی پۆلیەکەکان هاواریان کە توخوا مامۆستا نزاتمان توخوا مامۆستا بمانگەێنم توخوا مامۆستا هەڵمان بگرەوە ینی سوپاس بخوایگرە باشەکەی لەوە بووی مامۆستا چیا لە پۆلیەکەکانە دەستی خۆش بێکە دیوی ئاوە کاتێت ژورە یەکسەر بخبوونە سەر ڕەحلەکان ئەمە بۆ ئێمە شتێکی کار ئاساینتر وای کردکەوە قوتابیەکان لە پۆلیەکان زۆر زەریان پێنەگەیەنێ بەس بەڕاستی دیمەنێکی زۆر ترسناک من وەک خۆم لەوەتی بەبیرم دێ مەگە لە فلیمەکانە شتیوان بینی بێ چکە چێشکە لەوە ئێمە دەرگاکانمان هەموو لێ داخرا دەرگاکانمان لە ڕێڕەوی ئاوەکە نەبوو هیچ نەبوو ڕێڕەوی ئاوەکەی پێدا بڕوە تەنها دەرگاکانی ناو دەرگایەکانی ناوەش بەخۆی زەختی ئاوەکە دەرگاکانیش داخرا تاکە ڕێڕەوێک کە هەبوو ئەو ڕێڕەوە کە ئاوەکە لێ هاتە ژوورەوە بەڵام سوپاس بەخوای گەورە توانیمان بە هیمەتی هەموو لە دو سۆزان پاشان کۆمەڵێک خەڵکی تری شاتنە ناو قوتابخانەکەەوە توانیمان دەرگاکانی تریش بشکێنین و ڕێڕەوی ئاوەکە ڕووی سوپاس بەخوای گەورە بەڵێ ئەمە وتەی مامۆستا یوسف و کە یاریدەدەری قوتابخانەکەی و هاوکات خۆی و ژمارەیەک مامۆستایانی قوتابخانەکە توانیویانە لەو ڕۆژەدا 260 قوتابی قوتابخانەکە لە خنکان ڕزگار بکەن